بیرانەی بەڕێز دووبارە سڵاوتان لەبێت لە ستۆدیۆی کراوەی کوردستان 24 لە دووەم ڕۆژی دیداری سلێمانی لەگەڵتانین. دیدارێکمان هەیە لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ڕێناد مەنسوور بەڕێوەبەری دەستپێشخەری عێراق لە چاتەم هاوس. دەمانەوێت بە دیاریکراویش دەمەوێت لەگەڵ ئەو بچونکە ئەو بە ئەسڵ خۆی عێراقیە، دەمەوێت لەسەر تا چەند عێراق دەتوانێت خۆی بپارێزێ و تێوە نەگلێ لە ئەم قەیرانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دکتۆر ڕێناد زۆر بەخێر بێن بۆ تەلەڤیزیۆنی کوردستان 24 و سوپاس بۆ ئەم دیدارە کورتش لەگەڵ ئێمە سوپاسانەکەین. باش دکتۆر ڕێناد بەڕاستی لەو پرسیارەوە دەست پێ بکەین، بۆ خۆت دەزانی ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە قەیرانێکی یەکجار گەورەدایە. هێزی سلهێزەکانی وەکو ئەمریکا، رووسیا، تورکیا هەمووی لە ناوچەکایە. عێراقی یەکێکە لە وڵاتانەی کە ئەگەر خۆی نەپارێزێ ڕەنگە تێوە بگلێ. پێت وایە عێراق دەتوانێت خۆی بپارێزێ تێوە نەگلێ لە ئەم پێکدادانی کە هەیە؟ Thank you very much. It's a pleasure to be زۆر with سپاس you. خۆشحاڵم کە لەگەڵێوەم. If you look at the number of conflicts ئەگەر globally, سەیری ژمارەی کێشەکان لە جیهاندا بکەین لە 10 ساڵی ڕابردوودا ئەم شەڕانە دوو هێندە بوونە، کەواتە شەڕەکان دوو هێندە لێ هاتوون لە جیهاندا ئەم ساڵ وەک لەوەی 10 ساڵ and لەمەوبەر. the Middle East, ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش لە هێڵی پێشەوەی زۆرێک لەم شەڕانەیە. ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەی پێشەوەی کاتێک تۆ دەبینی گۆڕانکار لە جیهانەکاندا دروستەدا و لە نێوان ئەمریکا و دواتر لایەنە بەهێزەکانی دیکە ڕۆژهەڵاتی ناوەڕێستە. عێراق گۆڕەپانی شەڕە بە هەمان شێوە بۆ زۆرێک لەم شەڕانە. هەرچەندە لەوەتەی 7 ئۆکتۆبەرەوە عێراق توانیویەتی خۆی دوورە پەرێز بکات لە جەنگی و شەڕێکی فراوانتر جگە لەو شەڕانەی کە بینیمانە لە نێوان ئیسرائیل و فەڵەستین، لە لوبنان، لە سووریا، لە یەمەن. تا ئێستا عێراق بە شێوەیەکی باش توانیویەتی خۆی بپارێزێت لەگەڵ ئەوەشدا لەگەڵ زۆرێک لەولایەنەدا کار دەکات، بەڵام ئەمە ناوچەیەکی زۆر شەڕاویە، ناوچەیەکی پڕ لە گیرژیە. چەند ساتێک هەبوونە لە ساڵانی ڕابردوودا کە هەڕەشەی ئاسایشی زۆر بەرز بوونە، هەڕەشەکان لەلایەن ئیسرائیل لەگەڵ ئەوەشدا لەلایەن ئەمریکا هەڕەشە هەبووە. ئالنگاری بنەڕەتی بۆ عێراق ئەوەیە کە سێکتەری ئاسایشی عێراق زۆر یەرگرتوو نییە، پشت نابەستێت بە جۆرێک لە جۆرەکان لە بڕیاردانی ناوەندی، بۆیە زۆرێک هەیە دەکرێت هەڵا ڕووبدات، ڕەنگە هەڵەی زۆر ڕوو بدەن، خەڵکێکی زۆر هەنچەکیان بەدەستەوێت لە عێراق. بۆیە هیواخوازین بتوانێت خۆی دوورە پەرێز بکات لەم شەڕانە، بەڵام پێویستە ببین چکە جیهان لە گۆڕانکارداوە ئێمە دەیبینین شەڕ زۆر بووە. دەگۆڕێ، بەڵام با بێنەوە سەر عێراقی و ئامادەتان بە خاڵێکی گرنگ کرد، وتان کە تەنانەت حکوومەت دەسەڵاتی بە جۆرێک لە جۆرەکان بەرەسەر میلیشیا چەکدارەکاندا نییە، ئەوانەی چەکیان بەدەستەوەیە. پێت وایە هەر هەڵەیەکی بچووک لەو میلیشیانەوە کە ئەمریکاش یەکێک لە داواکاریەکانی چەککردنی میلیشیاکانە، ئەو کاتە چی بەسەر عێراق بێت؟ ئەمە ئالنگاریەکە بۆ عێراق لە 2003ەوە. بنیادنانی دەوڵەتی نوێ عێراق زۆرێک لە حزبە سیاسیەکانی بە یەکەوە کۆ کردەوە کە هەریەکیان بیر و ڕای جیاوازی هەیە. لە 2003ەوە حکوومەتی ناوەندی عێراق بەهێزترین هێزی سەربازی نەبووە، لە ڕاستیدا هێزە چەکدارەکانی کە پشت بە حزبەکان دەبەستن بەهێزتر بوونە. ئەمە نایەکسانی گرتووی دروست دەکاوە، دەکات عێراق پارچە پارچە بێت وەکو وڵاتێک. لەبەر ئامەش بینیمانە چەند جارێک هێرش کراوەتە سەر عێراق لەلایەن گروپە چەکدارەکانی عێراقەوە هێرش کراوەتە سەر لایەنەکانی دیکە کە لە بەرژەوەندی عێراق نەبووە. تەنانەت ئێرانیش کە دەزانین حەشدی شەعبی زیاتر سەر بەوانەوەیە کە تا حیزبوڵڵاه ساڵی ڕابردوو 3 کەسی ئەمریکی لە ئوردن کوشت. دەرەنجامەکان لە بەغدا و لە عێراق بوون، ئەمریکەکان هێرشیان کردە سەر بەغدا وەکو وەڵامێک. بۆیە ئالنگاریەکە کاتێک تۆ گروپی زۆر دەبێەوە هەر یەکەیان بەرژەوەندی خۆی دەبێت و هیچ خاڵێکی بڕیاردانی ناوەڕاست نەبێتن، هەوڵەکان بۆ هەڵا زۆر گەورە دەبن و دەرەنجامەکان ڕەنگە بکوژ بن. دکتۆر ڕێناد، ئەگەر بمانەوێت بەراوردی بکەین لە نێوان هەرێمی کوردستان و لەگەڵ باقی عێراق، هەرێمی کوردستان
لە هیچ خەیرانێکەوە تێوە نەگلاوە هەوڵیداوە ببێتە مایەی ئارامی بۆ چواردەوری خۆشی بۆ وڵاتانیش تەنانەت بۆ عێراقیش لەگەڵەوەی ڕەنگە هەندێک جار لە عێراقیشەوە دەستور وەکو خۆی جێبەجێ نەکرابێ بۆچی لە هەرێمی کوردستان توانراوە ئەو ئاسایشە بپارێزرێت تەقامگیری هەبێ بۆ لە عێراق پێیان ناکرێت بەر لە هەموو شتێک هەرێمی کوردستان دەستپێکێکی هەبووە حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتای نەوەتەکانەوە بەرەو پێشچوونی بەخۆی و بین و دامەزراوەی دەستوری هەبوو و دامەزراوی حکوومەتی پەرلەمان وەزارەتەکانمان هەمووی بەرەو پێشچوونی بەخۆی بینەوە لە 2023 هەرێمی کوردستان بەردەوامی بەمەدا بەڵکو پێشوەچوونێکی نوێی دەوڵەتی نەبوو تەنیا بەردەوامیدان هەبوو دووەم یەکگرتوویەکی زۆری سیاسی هەیە لە هەرێمی کوردستان تۆ تەنیا چەند حزبێکت هەیە و لەبەر ئەمە دەتوانن بەیەکەوە کار بکەن و لەسەر بنەماکان ڕێک بکەون لە حکوومەتی فیدرالی عراق زۆر حزبی جیاوازن کە بەردەوام لە یەکتری دوور دەکەونەوە و ململانەی لەگەڵ یەکتری دەکەن بۆیە جیاکاری زۆر هەیە لە دەوڵەت فیدرالیدا وەکەوەی کە لە حکوومەتی هەرێمی کوردستاندا هەیە ئەمەش ڕێگە دەدا بە زۆرێک ناسەقامگیری لەم وڵاتەدا بڕۆم وایە لە 2023 لە سەرەتای ساڵەکان وەک حکوومەتی نوێی عراقی بنیاد دەنرا لایەنەکانی کوردستان تەواو ئامادە بوون و ڕاوێژکاری یاساییان هەبوون ئامادەکاریان هەبوو کە بتوانن دڵنیایی بدەن یەک ڕوانینگ هەیە کە ئەوان دەیانوێت کە فیدرالیزم بوو کە سربەخۆیی و ئۆتۆنیزم و لە کاتێکدا حزبەکانی فیدرالی لە یەکەم ململانەیان دەکرد جەنگی ناوخۆیی هەبوو بەو هەموو ئەو هۆکارانە هەرێمی کوردستان توانیوەتی سەقامگیر ببێنێتەوە لەم ساڵانیدا کە بینوە داعشمان بینیوە چەند هەڕەشەی گەورە هەبووە لەسەر عێراق دانوستانی ئەمریکا و ئێران بەسەرکەوتن یا بەس سەر نەکەوتن یا پێکدادان چ جۆرە تەسیرێکی لەسەر عێراق دەبێت لە داهاتوو عراق هەمیشە گۆڕەپانی شەڕکردن بۆ ململانەکانی ئێران و ئەمریکا ئەوان ڕاستەوخۆ هێرش ناکەنە سەر یەکتری بەڵکو لە ڕێ عراقەوە هێرش دەکەنە سەر یەکتری لە هەردوو لایەنیش بینی ومانە ئێرانیەکان گروپە ئێرانیەکانمان بینیوە کە هێرش دەکەنە سەر هێزەکانی ئەمریکا وەرەوە بینیمان ئەمریکا هێرش دەکات سەر ئێرانیەکان لە نێویشاندا کوشتنی قاسم سلێمانی لە نێو بەغدا بۆیە عێراق گۆڕەپانی ململانەکانە بۆیە پەیوەندیەکی باشتر گفتوگۆی زیاتر واتای ئەوەیە کە ئەوان کەمتر شەڕ دەکەن و ئەگەر کەمتر شەڕ بکەن واتە شەڕی کەمتر لە بەغدا دەکرێتن بۆیە بڕوام وایە سیاسەتی هێشتنەوەی ئێران وای نەکردو کە عێراق وڵاتێکی سەقامگیر بێ هیوایەکە ئەوەیە ئەگەر بگەونە سەر ڕێککەوتنێکە عێراق ڕەنگە بتوانێت لە سربەخۆیی خۆی بەرەو پێشەوە بڵات بچیت کە نەبێتە گۆڕەپانی شەڕ بکو وڵاتێکی خاوەن سەروەری بێت دکتۆر ڕێناد مەنسوور بەڕێوەبەری دەست پێشخەری عێراق لە چاتەم هاوس گەلێک سوپاس بۆ ئەم دیدارە لەگەڵ کوردستان 24 زۆر سپاس خۆشحاڵم سەرچاوان بەڵێ بەڕێزان ئەم دیدارەشمان لەگەڵ ئەم بەڕێزە دکتۆر ڕێناد مەنسوور لێرەدا کۆتایی دێت تا دیدارێکی تر شاد و بەختەوەر بن